یارانە کوردەوار وەختتان و خێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. کورتە دیبێتێک و چەند پرسیارێک سەبارەت بەم حەملەیە هیستریکە ئەحمەقانەیە جەمعیە هدایەت بووگە دەسە دەوڵەتە جوولەکە و کۆرپۆریشنە جوولەکەیە ئانووسی تەحتە ناوە هێرشە جلەکە کوردی. ئەوەڵەن ئێمە شتێکمان بەناوە جلە کوردی یا لیباسە کوردی نییە. بەم دەسە کە ئێوە ئەڕۆن ئێمە ئێشێ مستەراوە کوردیمان بوێت، ئێشێ تەماتەی کوردیمان بوێت، ئێشێ مەدفوعە کوردیمان بوێت، ئێشێ ئیدرارە کوردیمان بوێت، ئێشێ هەرچی شتە کوردیمانە بوێت. تەمامە ئەم پوششەکە ناوی لباسە و مترێ پارچەس کە بوو گەسۆ هوڤیەتە عیدەیەک ناوی هەس. مەسەڵەن کەوا پانتۆڵی ناوە، مەسەڵەن چۆخە و ڕانەکی ناوە، مەسەلەن کەوا و سەلتەی ناوە، ناوی هەس. لە هەرچی جێگەی دنیاس ئەم جۆرە هەر جۆری لە پوشش ناوی هەس. ئەم کەلەمە فاسدە بە ناوە لەباسە کوردی کارە جوولەکەس و داگیرکەرانە ئەم سەرزەمینە سەرخستگیانەسە ناوە فەرهەنگ و زوانە مەردمە ئێمە. دەوڵەتە کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی لە هەرکوێ تێی ئەگیرێ جەماعەتێ ئەحمەق ئەکسەرهم لا یعقلون مشتی حەیوان بەرەداتە گیانە ئەم جەهانە کوردیە. بۆ ئەوانەتانە وا فکر ئەکەن لباس هۆڤیەتتانە چیقەچیقتانە مشتێ پارچەی زەرق و بەرقدارتان کردگەسە بەر هۆڤیەتتە لباست بەر لەوەی تعریفە ئەم هۆڤیەتتە بکەیت و ئێشێ بێ جواوە ئەم سوعالە بدەیتۆ. بۆ ئەوانەتانە وا ژنن، بۆ ئەوانەتانە وا پیاگن. لباس ژێرتان یانێ سووتیەنەکە و شۆرتەکەتان هۆڤیەتە کێز دەمی خسکەسە پرایڤەتتەرین جێگەتان. تۆ بەر لەوەی هۆڤیەتە کوردیەکە بکەیتە بەرە ئەو جێگەهایە فرە پرایڤەتەتە بە هۆڤیەتە یەکێکی تر پڕکردگەسۆ. کێس هۆڤیەتە فەڕەنسەس یا ئینگلیسە؟ دایکەنە ئەو هۆڤیەتە داکەنە لە حەساستەرین نقاتە بەدەنە. ئاخە مەرتیکەی جاهل، ئاخە ئینسانە ئەحمەقە فکر نەکەر. چۆن تۆ تێ ئەمە قبوڵ ئەەکەی ئەوی تۆ داردەسە نظامە سوڵتە، ئەوی تۆ داردەسە نظامە جوولەکە قەومە کورد دروستکەی ئەویش بە شکڵە بڕەشە پارچە، بە شکڵە بڕەشە پارچە مەرتیکەنەوە ئەم پوشش چه افتخارێکی واتیە. ئیستەم لە باسەوالە بەرە من هۆڤیەتە کێس؟ هۆڤیەتە فەڕەنسەس؟ هۆڤیەتە ئینگلیسە؟ چه اتفاقی لە ناوتانە ئەکەوێ نەوە بڕەشە پارچەیەکە ئەیدەن؟ کێوت کەسی بەمە لە باسە کوردی؟ کامە نادروست بەمەوت کێسی لە باسە کوردی؟ ئەم لە باسە کوردیە کەلەمەیە متەئەخرە. چون حد ئەقل تا 100 ساڵە پێش کە مردم سەفەری نەکردوێت تەرزێکی تر لە پوششی چاو پێ نەکەوتکە تا بەوە بێژە تورکی بەمە بێژە کوردی. بۆ مەگەر لە باسە جافیشمان هەست، لە باسە گەرمیانیشمان هەست مەگەر دێ خەڵکە گەرمیان گشتی کەواو سەڵتە ئەکاتە بەری. ئەی چۆن ناگەهان لە وڕماوە ئەوێتۆ لە باسە لۆڕی؟ چه شەباهەتێ بینە کەوا و سەڵتە تەکە چۆخە و ڕانەکە هەست کە هەرتیان لە باسە کوردین وەلێ ناگەهان لە وەڕماوە ئەوێتۆ لە باسە لۆڕی. ئەم کەلەماتە فاسدە سەخیفە کارە نظامە سوڵتەس و هەر نادروسێ ئەکەوێتە ئەم داوە ئینسانە جاهلە ئەحمەقێکە کە ئێشێ بێت جواوە ئەم پرسیارە ئەساسیە باتۆ. بەر لەوەی کە پوششەکە کە هۆڤیەتێسی بیکاتە بەری لە ژێر و ئەوەی پیاگە، ئەوەی خۆی بە پیاگەزانێ یەک شتێ ئەکاتە پێی ناوی شۆرتە، قسمەتهای خصوصیە بەر و دوای پڕەکاتۆ. ئەو شۆرتە هۆڤیەتە کێزوا لە پێتە بەر لە هۆڤیەتە کوردیەکە بیکەیتە سەری. دا بێ زەحمەت کەمپەینێ خەنە ڕێوە هەرچی شۆرت و کۆرسەد و ئەوانەسە لە پای ئەم مردمە دایکەنن چون بە هۆڤیەتە بێگارە خصوصی تەرین جێگەیان ئشغاڵ بووگە. خجاڵەت ناکێشن لە خۆتان مشتی ئەحمەقە تەوسعە نەیافتگ. بابە کەر هەمان کەرە کۆپانەکەی گمووگە.
يعني ئەوە نە مەوجوداتە حەقیرێکن هەر ناڕۆن کاملە مساحبەی کاورا بێنن کاورا منزوری ئەو کوڕە باڵە ئەحمەقانەسە فەرەنجی ئەحمەقانەسە پێژە لە باسە چوپانی ئەی خۆ کاورا پرۆفسۆر نەوگەوە کوڕە باڵ چ شتە قەشە نێوانە نایم کوڕە باڵە ئەحمەقانە تۆ ئەیکەیتە بەرە چی واتیە دێمەگەر بێجگە لە شوانی و جووتیاری شوقڵێکی تریش بووگاوسە ئەمەسە ئەم فەزای فاسدە تۆ ئەیکەیت و مشتی ئەحمەق بە ژن و بە پیاگۆ جلەکێ من نەمادە هۆڤیەتە منە دە بڕۆ شۆرت و کورسەدەکە داکەنە بڕۆ شۆرتەکەی پاداکەنە مەرتیکەی ئەحمە خجاڵت ناکێشی تۆ پیای هۆڤیەتێکێکترن یاگەسە محافظە پشتە دەمی خسکەسە پشتە یعنی ئێوە ئێشێ بە میزانە ڕۆک بەرخوردتان تەکا بکەن تا پەی بە میزانە جەهالەت و فەزاحەتە خۆتان بووەن ئەیخۆ حەیچێ ناتان واتە دواوە پڕڕوویە فکرەکەن گەلە کۆمە بکەن چون ئەکسەریەتە ئەحمەقن خەڵک تەسلیمتان ئەوێت ئەکسەریەتە ئەحمەق ئێشێ دروستی کەی چێوی بۆ هەڵگری دروستی کەی کاورای تەربیەت نەوک توی تربیتی لعقل بکە تو گەرەکتە خود نەمایش بی سمت و مەمک و بەر و دوا و بەهانەی چی و بەهانەی دفاع لە هۆڤیەتە ملی ئەی بۆ لە هەرکوێکە ئەم کوردەوە لە خەتەرات و حزورە نییە لە حیزە هەی لە تۆلیدە نەزامە سڵتا هەی لە عقڵە ئەحمەقانە هەی لە کوڕوزانەوە هەی لە هەشتەکهای حکوومەتی مەوجودی تۆ باوەڕ بکەم فرە تۆ شتێ مهمێکی ئەکاورای فاسد پس ئێشێ ئەم سوعالە جواو بدەنەوە و حتمما ئەوانەی کە لەباس هۆڤیەتیانە بۆ ڕەشە پارچە هۆڤیەتیانە ئێشێ لە خصوصی تەرین جێگەکانیانە ئەندامەکانە زێوە دەفعیان کە پڕیان کردگە بە هۆڤیەتە دیگەران ئیستە تۆ بەر لەوەی هۆڤیەتە کوردیەکە بکەیتە بەرە دانێ فەڕەنسەوی دەمی خسکەسە ناوی بەرە دواو ئایشێ ئەوە تەکلیفی مشەخەسکەی ئەمە وەزعیەتێکە ئەم سەرزەمینە ئێمە بەدەست جوولەکە و نظام سڵتەی کۆرپۆرێشنی وای لێ قۆمیاگە و بەدەست جەهالەتە عمومیۆها مشتی کارمەند فوو ئەکەن لەم فەزا مشتی ئەحمەق عمومیەکەونە شوێنی یارانە ڕاپەڕین کۆیکەنەوە ئەم فەزا ئەحمەقانە بەمانە بەم مشتە حەیوانانە کۆیکەنەوە تو بەشەر وای تا فکر ئەکردۆ لەحزێ لە باسە کوردیانی چی لە باسە کوردی هەر نەوع پوششی ناوە خۆی هەز دەسماڵمان هەز هەوریمان هەز لە چەکمان هەز سوخمەمان هەز سەلتەمان هەز ئەخ بابا ئێوە خەیلێ فیلمن ئێوە فکر ئەکەن قسەکانە جوولەکە تکرارکەنە و دەوڵەتە کۆرپۆرێشنیە ئێرانیە جوولەکە تکرارکەنە و ئینسانهای مهمێکن نە میزانە بەلاهەتە خۆت دەرەخەی میزانە دەهاتیبوونە خۆت دەرەخەی میزانە بۆ گەنبوونە خۆت دەرەخەی بێ ئەقڵ دەی تۆ ئەگەر لە وجود تا ئەوەنە ئەعتماد بە نەفس بوایە مەرتی کە مترێ پارچەی فاسۆنی ئەوە هۆڤیەتە دەسماڵی ئەحمەقانە ئەوە هۆڤیەتە هۆڤیەتم دەسماڵە تەرزە پوششە چۆن خۆمە پوشێنمەوە ئێستا هۆڤیەت من چه شکلیە فەڕەنسەویە فرە قەشەنگە هۆڤیەت من حەقمە حەبلەتان پێ بکەم ئێوە گشتان دەهاتین من هۆڤیەتم فەڕەنسەویە یعنی ئەم میزان جەهالەتێکیشی کۆی کاتۆ متعسفانە ئەم کارە فقط ئێشی ڕاپەڕین بیکات بووگە لەم ملەتە کەسی فکر ناکاتۆ ئێوە گشتتان فاسدن گشتتان ئەحمەقن گشتتان داردەسن چینێوە بۆ واکەن تۆ چوپون نەوگی چیوگی تۆ چوپون نەوگی چیوگی پرۆفسۆرە دانشگای MIT وگی
ئەستانفۆرۆگی چ کارەوگی ئیستە چ کارەی عجبها یه مشت انسان به وجود یه مشت انسان احمق وڵا قسەمان پێ مەکە پێمان بەرناخوا کاکە تۆ خوا تەوهین وە خۆتەکەی شۆرتان دەرهاوردگە شوورەیە واقعەن ئەسەرت داخە تۆزێ فکر بکەرەوە 40-50 ساڵ عمرتە تەواو کاولی لباس من هویتمە کە لەی سەر ئەماسێ بەدەست ئەم گشتە ئەحمەقەوە بۆ ڕەشە پارچە نۆ ئەقەیچیە کە ئەیخەی لە بڕینە پارچە ئەوێتە هۆڤیەتە ئینسانێک تۆ سەیر ئەم مەوجوداتە ئەحمەقە بکە لایەوە خۆش